یەکێتی نیشتیمانی کوردستان ئەبێت جەبهەیەکی کوردی دروست کات. یەکسەر دوای ئینتیخاباتەکان ئێمە ئەبێ بچین لەگەڵ حزبەکانی تر قسە بکەین و دانیشتن بکەین جەبهەیەکی بەقووە تا ئێمە بە یەکدەنگ بچین بۆ بەغا. ئەگەر ئێمە وانەکەین ئەم شتانەی کە ڕووەدات لەم چەند مانگە زەرمەندی ڕقم یەک کورد دەبێت. ئێمە کە چوین بۆ بەغا ئەبێ گوێ لە ئێمە بگرێت، نابێ ئێمە دانیشین و گوێ بگرین. ئەبێ یەکدەنگ بین و یەک ڕیز بین. من وعدێکتانە دەمێ، وعدی شەرەفتانە دەمێ. یەکێتی نیشتیمانی کوردستان هەر یەکێتی نیشتیمانی کوردستانەکەی مام جەلالە. وعدتانە دەمێ دوای ئەم ئینتیخاباتە ئێمە بۆ کۆنگرەیەک ئیشەکەین، بۆ کۆنگرەیەک ئیشەکەین، کەسمان لێ زیاد نییە و کەس دەرناکەین. هەمومان بەیەکەوە چەپکە گوڵەکەی مام جەلال بۆ پێشەوە ئەڕۆین کۆنگرەیەکی سەرکەوتوو تا حزبەکەمان هەڵسێتەوە بۆ ئەم ئینتیخاباتەی تریش حازر بێت. هەمومان بەیەکەوە ئەم حزبە هەڵەستێنینەوە، بەڵام بێ ئێوە بە کەس ناکرێت. پێویستمان بە ئێوەیە، ئێوە لەگەڵمان بن، پشت و پەنامان بن، هەموو شتێکمان پێکرێ. ئێستش یەکێتی نیشتیمانی کوردستان باشترین کادری هەیە، ئازاترین پێشمەرگەی هەیە. هیچ مشکلەمان نییە لە ناو کادرەکانمان. ئەگەر مشکلە هەبێت لەسەرەوەیە، ئەوەش خەریکە نامێنێت. اینجا بەیەکەوە دوای ئەم ئینتیخاباتە بەیەکەوە بۆ پێشەوە ئەڕۆین بۆ کۆنگرەیەکی سەرکەوتوو تا بەیەکەوە ئەم حزبە هەڵسێنینەوە و ئیسپاتی کەین کە ئەمە حزبی مام جەلالە. من زۆر سپاستان دەکەم. جارێکی تر داوات ئەزانم زۆر ماندوون، دووسێ ڕۆژتان ماوە، خۆتان ماندووکەن. ئەو سندوقانەی دەنگەکان ئەبێ ئەم ڕۆژە سەوز بن، هەر هەموویان سەوز بن. زۆر سپاستان دەکەم، هەر بژین. خۆم و هەر خۆم وەک کارێکێوی هەڵدێرا و لە تەنیا خۆم و مشتێک و تا ئێمە بە یەکدەنگ بچین بۆ بەغا. ئەگەر ئێمە وانەکەین ئەم شتانەی کە ڕووەدات لەم چەند مانگە زەرمەندی ڕقم یەک کورد دەبێت. ئێمە کە چوین بۆ بەغا لادێ خۆم و عەشقی سەوزی سیامەند و خەجێ شەوێکی پەستی ژێردەستی بۆ سڕیوی. بەغا ئەبێ گوێ لە ئێمە بگرێت، نابێ ئێمە دانیشین و گوێ بگرین. ئەبێ یەکدەنگ بین و یەک ڕیز بین. من وعدێکتانە دەمێ، وعدی شەرەفتانە دەمێ. یەکێتی نیشتیمانی کوردستان هەر یەکێتی نیشتیمانی کوردستانەکەی مام جەلالە. وعدتانە دەمێ دوای